خۆشبەختانە دوێنێ وەفدەچی هەرێمی کوردستان کە بە سەرۆکایەتی وەزیری ناوخۆ هەروەها وەزیری گواستنەوە گەیاندن و ستافەتشیان لەگەر بوو ستافی تایبەتمەند سەردانی بەغدایان کردو لەوێش لەگەڵ وەزیری ناوخۆی عێراقی قاسم العەڕەجی و لەگەر ئەمینداری ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدرال کۆبوونەوە ئەوانی ستافەتشی تایبەتمەندی بوارە زیاجیەکانی وەکو بەنداوەکان وەکو بەنافزی حدودی وەکو فرۆکەخانە وەکو هەواڵگری لەگەڵیان بوو ئەمنیەت با بڵێن کۆبنەوەکانی دوێنێ ئیجابی بووینە تەفاهمێک لە هەردوو لە هەبووە لە چارەسەرکردنی کێشەکان بەپێی بیانی بنەمای چارەسەرکردنەکەش بگەڕێتەوە بۆ دەستوری عێراقی بەپێی مادە و فەسڵ و بورگەکانی کە لە دەستوری عێراقیدا هاتیە بۆ ئەو بارانەکە باسم کرد بە مەبەستی درێژە پێدانی ئەو کۆبوونەوەی دوێنێ سبینێ شاندەچی دیکە شاندەچی هەمان شاندی بەغدا با بڵێن دێتە هەولێر و لە هەولێریش تەکمیلەی کۆبوونەوەی دوێنێ دەکەن بە مەبەستی چارەسەرکردنی ئەو مەجالاتانە ئیلا عیبارەتە بە عیلاقەی بە مەنافزی حدودی هەیە دەواازەکان وتوێژەکان عیلاقەی بە هەردوو فرۆکەخانەی هەرێمی کوردستان هەیە کە هەولێر و سلێمانیە وتوێژەکان عیلاقەی بە چۆنیەتی بەڕێوەبردن و ئیدارەدانی بەنداوەکانە کە لە هەرێمی کوردستان داهانە دەڵێم هەردوو لە زۆر متەفاهم بووینە ئەوەی کە با بڵێن ئەوڕۆکە بەڕێز وەزیر لۆمی باس کردەیە هەردوو لا زۆر متەفاهم بووینە و هەردوو لاش دووپاتی ئەویان کردیتەوە کە دەبی پابند بن بە دەستوری عێراق و مەستی چارەسەرکردن